ئەو بیرۆکەیە لە ساڵی 2006 لامان پێیا بوو کە ریسێرچێکی مارکتمان کرد دیتمان لە ناحیەی ستیل سترەکچەر بینایەتی ستیل نەقسێکی زۆر هەیە لە بازاریما کەمێکی زۆر هەیە بازاریمە بۆ مواسەفاتێکی عالەمی دروست ناکرێت هەستان بە هاوردەکردنی دوسێ قاعە لە ئەمریکەوە لێرە دەستمان بە نەسب کرد بە ستافی لۆکەلی خۆمان ستافەکی ئەمریکیمان هینا تدریبەکی خاصی بە ستافی لۆکەلی کرد کە تانیان بەرهەمەکان لێن دەرەوە بێن لێرە بە شێوەیەکی ستاندەرێکی ئەمریکی نەسب بکەن. پرۆژەکەی ئەوڕۆمان قاعەکە ئس مۆدلە 16 مۆدلەکەی و ئاوت و ئاوت یعنی لە دەرێ و دەرێ 4 مەتر و 7 سانتی و نیوە پێک دێت لە پێش 5 پانال دوو کچکە لەو لای دوو کچکە ناوەندەکەش گەورەکەیە و درێژەکەی 4 مەترە ئەوڕۆ دەست پێ دەکەین ئیشی خۆمانیش وەکو جاران بە دانانی قاعیدەی قاعە دەست پێ دەکەین و تەختیتی جێ بۆڵتەکان ئیشی دڕیلینگمان هەیە دەست پێ دەکەین و خاوینکردنی جێ زۆر گرینگە جێ بۆڵتەکان ئەوجا بە ئیپۆکسی پڕ دەکەین و 10 دقەی چارێکی ڕادەوسین هەتا ڕاق دەبیت ئەوجا قاعیدەی دادەنین و دەست بە ئیشی بەرزکردنی قاعە دەکەین وەکو جاران هەر پانەلەکان لەسەر هەر دەبەستین و زایدەن کالکو و شتانەش لەبیر ناکەن لێ دەدەین ئەوجا یەکێکە بەرز دەکەین. ئێستا مەرحەلە یەکەم لە دروستکردنی قاعە دانانی قاعیدەی ئەو قاعانەیە کە بەو پلێتە دەکرێت حرف ئێلیانمە پێ دەرێ جاران ئەو تەریقە نەبوو جۆگە دەکرا بە سەب بە زۆر تاخیر بوو ئیشەکە نەدەکرا بەس ئەو شێوان داینە کە زۆر عەمەلیە و ئیشەکە سەریعە و تونتریشە ئەگەر لە مستەقبەلیش دەتەوێت قاعەکە درێژتر کەی ئەوە بکەی زۆر بە ئاسانی عینە لەو جۆرە پلێتە دادەنێ ئەلتەکە 100 مەتر درێژکە زۆر تەبیعە یەکەم جار بە قیاساتی خۆمان بگەی کەتەلۆکی هەردوو قاعیدەکە دادەنێ بە فوتە مەزبوط جێی بۆڵتەکان نیشان دەکەین ئەوە هەڵدەگیرێت مەرحەلەی دڕێلینگە بە دڕێلی کون دەکەین شوێنی بۆڵتەکان کە شتێک زۆر مهمە لێرە خاوینی جێی بۆڵتەکانە قاعای کوانزێت وەکو دەرێن فرێملێسە دنگەی نییە خۆی قووەتی خۆی وەردەگریت بە شێوەی قەوسە هارکە مادەم وایە دەبی لەسەر ئەو بۆڵتانە زۆر مهمە کە جیاکان خاوین بێت هەتا دوایە لە مستەقبەل قووەتی خۆی بەتەواوی وەرگریت و نەجوڵێت.
هەدەفەکەمەوە بوو پاش هاوردەکردنی ئەو قاعانە ئەو جۆرە بیانیانە لێرە بتانی ستافەکی لۆکەل دروستکەین کە ستافی وڵاتی خۆمان بی بتانی بە ستاندەرێکی عالەمی ئیشکاتن چکە قابلیاتی ئەوی ناو ستافی خۆمان هەیە لە وڵاتی خۆمان هەیە کەمترنیە لەو قابلیاتانەوەی دێتن هەندێک معلوماتمان نەقص بوو تانیمان بەرەگای ئەندازیاری ئەزنەبی کاتنێرە معلوماتەکان لێوەرگرتن بە فترێکی کەم تانیان بە 2 مانگ 3 مانگ بە تەدریبی مستەمر معلوماتێکی باشیان وەرگرت تانیا ئینتاجێکی وا بدەن کە ستافی ئەمریکیەکە ئیش دەکاتن کەمتر نەبیدەوان لە ستاندەرێکی دووەلی ئیش دەکەن بنەمای سێفتی دەپارێزن تانیمان جەوەکی ناویای خەڵق بکەین کە بتانی ستاف ئیدراکە کە کوالیتی ئیشکردن و سرعەتی یان خێرایی ئیشکردن و جۆری مادەکەی کە ئینتاجی دەکاتن شتێکی وا بکاتن لە ستاندراتی جیهانی کەمتر نەبیت. وەکو دەبینن یەکێک دایدەنێن بە سووران جێ داییسەکان هەتا جێ خۆی دەگریت بە تەواوی تقریبان 15 دقەی دەوێت هەتا بە تەواوی ڕاق دەبیت ئەوانە یەکێک جێیەکان نیشان دەکەن وەکو گوتم قاعەکانی ما فرێملێسە ینی دنگە و شتی لە ناو نییە زۆر گرینگە ئەمە قاعیدەکانی بە شێوەیەکی زۆر بەهێز دروستکەین ئەوەش دەکرێت بە مادەی ئیپۆکسی ئەمە ئەو بۆڵتانە قایم دەکەن لە ناو سەبە یەکێک دوای ئیپۆکسیدانان قاعیدەکەی دێتە سەر وەکو نیشانمان کردیا قاعیدەی قاعەکە دایدەنێن ئەوجا بە سەمونە واشێرەك بەسەرێ بە توندی بە تند دەکەین تا لە جێ خۆی نەجوورێ. زیاتش پریفابریکێت لەسەر 2 اختصاسیشمان کردیە اختصاسی ریجید فرێم کە قاعاتی ئەتیادیە کە ناو شار دەبینین دەرەوەی شار زۆر ئەوانە دەبینین مەخازن شتوا بەکاردێ نەوعچکە لەو قاعانە کە کوانزێتی پێدەێن بە ناوی ناساوی زانستیەکەی بە کەیسپان مەشهورە کەیسپان ئەویش چەند زۆرەکی هەیە ئەو کمەک لۆ مارکتی ما کمەک غەریبە نوێ بوو ئەوە کە هینامانە ئێرە کە دەتان بڵێم یەکەم شەریکە بوون 2007 ئەو نوع قاعما هینا ئێرە کەیسپان میزەتەکەی چیە کە قاعە کە بینا دەکرێتن هەیکەلی تێدانیە ئاسن کە هەیکەل تێدانیە ئەتیمادی لەسەر پەنەلی خۆتی کە پارچە سەرەکیەکەیتی لە نەسبکردنی ئەو بینایە کە ئەوی لە پێشتم نەسب کرایە ئەوە کەیسپان بڵدینگە ئەویش چەند زۆرێکی هەیە چەند زۆری چەند قیاسێکی هەیە لەو زۆرانە مەسەلەن ئس مۆدێل مەسەلەن تەنیشتەکانی 2 دیواری ڕاستە و سەرەکەی نیو بازنەیە کیو مۆدێل نیو بازنەیە پی مۆدلما هەیە دیوارەکانی ڕاستە سەرەکەشی وەچی ژمارە 8 هەر یەکەو بە جۆرەی قیاسات و ستاندراتی خۆی دێتن مەسەلەن ئس مۆدێل تاکو 15 مەتر بەرینی و درێژای چەندما هەیە دەتانی پێ بینین لێرە هاور دەکەین کیو مۆدێل حتە بەرینی 33 مەتر دێتن
ئەو بۆڵتەی کە لەو نوع قاعانە بەکارهاتیە بۆڵتی تایبەتە ئەو بۆڵتە عادیە کە لە قاعاتی کە بەکاردێتن ئەو تایبەتمەندیە ئەو لە بۆڵتەی بەکارهاتیەتیە ئەو کاڵکەی لەسەرەوەی بۆڵتەکەیدایە ئەو کاڵکە قابلیەتی هەیە ریفۆرم بیتەوە ئەسنای ڕەبتکردنی قاعی. یەک لە کێشەکان ئەوی ناوقاعی هەیتمان کێشەی هەوای گەرم و بای بە ڕتوبەتە. ئەو کێشەتانیتمان لە کوانزێت حەلیکەین بەچەوەی بە واستەی ئەو ڤێنتەی. ئەو ڤێنتە چەکە کە لە بەرزترین پۆینتی قاعی بەرز قین دەکرێتن. چ بای گەرم هەیە لەگەر ڕتوبەت فیزیائیەن هەوڵ دەدا لە بەرزترین شوێنی قاعە ڕاوەستیتن. ئەو ڤێنتە مەجالێک داتن ئەو بای گەرمە ئەوە بستێ دەرێ کە هیچ زەرەرێک بە قاعە نەداتن لە مستقبل ئەگە بنێتەوە ئەو ڕتوبەتە ناو قاعی. کە ڤێنت ئیش دەکاتن باەک دەباتە دەرەوە تا قەرەبووی ئەو بایە بکەینەوە ئەو جۆرە ڤێنتەی بەکاردێنین کە پێی دەڵێن سایت وۆڵ ئینلێت. تایبەتمەندیوەی چیە دەتانی کۆنتترۆلی ئەو بایە بکەین کە دێتە ژۆرێ بە بەکارهینانی فلتەر کە سێچار زۆری فلتەری هەیە لێرە دادنێ ئەو بایە کە دێتە ژۆرێ تۆز و بابی لە بەکتریابی دەتانی بیپارێزین بایەکی خایم بێتە ژۆرێ قەرەبووی ئەو بایە بکە کە ڤێنتەکە بردیتەوە دەرەوە. کاڵکە ئەو جۆرە مادەیە کە لە هەموو جۆینتەکانی قاعە بەکاردێتن تایبەتمەندی ئەو کاڵکەی چیە کە پاڵەپەستۆی دێتە سەری لە کامل پانتایی جۆینتەکەی بەرین دەبیتەوە ڕێگری ئاو و بەفر و ڕتوبەت و هەوای دەکاتن کە بێتە ناو قاعەیان بیستێ دەرەوە. بینە سەربابەتی عەزی قاعە ئەو مادەی کە بەکاردێنین لە عەزی قاعەی گلاسوولە کە بریتیە فایبەرگلاس. تایبەتمەندی فایبەرگلاس چیە؟ کە بەرگری دەگری لە هاتنە ژوورەوەی گەرما لە وەرزی هاویندا و بەرگری دەگری لە چوندەرەوەی گەرما لە وەرزی ستاندا. فایبەرگلاس چەند تایبەتمەندیەکەیە لەوانە بەرگری ئاگر دەگریتن و مواسەفاتی ناگۆڕێت تا 137 پلەی گەرمی. مواسەفاتی دووەم بەرگری دەنگ دەگری پەڕینەوە دەنگ کەمکردنەوەی دەنگ دەگری ناو قاعدات. فایبەرگلاس بە چەند مواسەفاتێک دێتن بە چەند عازێک دێتن کە لە ئار-90 زیاترمە بەکاردێنین ئار-20 هەیە ئار-21 هەیە هەروە چەندی بەرین بیتن بەرگریەکەی زیاتر دەبیتن لۆ گەرما و سەرما. یەک لە پارچەکانی کە لە قاعە بەکاردێتن سکایلایتە. سکایلایت چییە؟ سکایلایت ئەو پەنەڵەیە کە شێوەی نەفسی شێوەی پەنەڵەکانی قاعەیە. ئیشی سکایلایتە کاری سکایلایت ڕۆناکیەکانی دەروی قاعی ڕۆناکی سروشتی کۆ دەکاتەوە دەینتە ناو قاعی و فلتەریشە لە ڕۆناک زیان بەخشەکان ناهێلی بێتە ناو قاعی. سکایلایت ڕۆناکێکی سروشتیمان داتە ناو قاعی کە پێویست ناکە ڕۆناکی سناعی بەکاربینین. یەک لە ئامرازەکانی کەمکردنی سەرفکردنی کارەبایە ناو قاعی کە بەیانیان کە ئیش دەکرێت ناو قاعی پێویست ناکە هیچ زۆرەک لایت بەکاربێتە ناو قاعی. کۆمپانیەکەمان گرنگی زۆر گەورە بە سەیفتی کارمەندان دەدەین لە کاتی کارکردندا. طبعاً تیمێکی پرۆفشنۆڵمان هەیە سەرپەرشتی کارەکانمان دەکەن بۆ هەر
بۆ هەر قۆناغێک بۆ هەر ئیشێک پرۆسیجەرێکی تایبەتمان هەیە PPE تایبەتمان جلوبەرگی تایبەت ئامانج لە ڕێمایە پارێزی سەلامەتی کارمەندانە طبعاً هەموو کارمەندەکان خۆڵیان پێ دراوە لە کاتی بوونی ڕووداوێک ناخوازراو کو تەعاملی لەگەڵەکان بە شێوەیەک کە کەسی دیکە ئازاری نەگری. پاش بەستان و لێکدانی پەنارەکان ئارکمان و دزوو وەکو دەبینن 6 ئارکمان دروست کردیە بە پێی نەخشەی کە لە بەردەستمانە قۆناغی دوای بەرزکردنەوەی ئارکە لە قاعە کە بەو شێوە دەکرێت ئەو شتێکە زۆر گرینگە لە بەرزکردنەوە قاعە لە پانەلی یەکەم هەتا چارەم کە قاعە هەندێک شلە ینی هێشتا خۆ تون نەگرتیە زۆر گرینگە لە ناحیەکی دیش لەبەرەوەی کە قاعە نەڕوە یان خۆی لار نەکە زۆر گرینگە بە پێی ئەندازەکانی کە لە نەخشە هەیە بجوێلینەوە بە تەرازۆ و بە کەلوپەلێکی کە لە بەردەستمانە. پاش بەرزکردنەوەی یەکەم ئارک بەرزکردنەوەی ئارکەکانی دوایێ زۆر ئاسایی و دەڕوات شتێک کە زۆر گرینگە لێرە پێشەوەی ئارکی دووەم بێتە سەر ئارکی و ئۆڤەرلاپەکەی لێدانی کارکە و ئازلەی کە باسمان کرد زۆر گرینگە شوێنەکان چکۆ لە بن شوێنی بڕغیەکان لێ دەدرێت هەتاکو ڕێگیری بکرد لە دزیکردنی ئاو باران و هەر شێوەیەکی دی تۆس با هەوا هەموو شتێک لە هەموو وەکو دەبینن لە هەموو شوێنی جوێنتەکان لێ دەدرێت مادەکی لاسقیشە زیاتر هاوکار دەبێت بۆ لێ گرتنی دوو پلێت پێکەوە. ئەو نوع هەیکەلە دوسێ میزەتی هەیە دەتانی مقارنەکەی لەگەر بینایەکانی ئەوی لێرە ستاندەر دروست دەکرێتن یان ئەوی لە بازاری مەکمەک معروفە ئەوی بە هەیاکل دەکرێتن یەک نەقلکردنی یان گواستنەوەی لۆ جێگای ئیشکردنی زۆر ئاساندا چونکە پارچەکانی مەسەن بینایەکی 1000 مەتری احتیمالە بە 2 پالێت یان 3 پالێت بتانی نەقلکەنێ سەر مەوقع پارچەی زۆر دریشتی گەورەی تێدا نییە دوو بەرگری لە ظروفی جەوی زۆر دەکاتن بەرگریەکەی مەسەلەن بەرگری 110 کیلۆمەتر 110 مایل پێر ئەوەر ئەوای دەکاتن کە تقریبا 160 کیلۆمەتر سەعاتە بەرگی دەتانی تەحملی 1 مەتر بەفر بکا لە سەری بنیشی و جۆرەی شێپەکەی کە کرایە خۆی کە کوانزێت کە قەوسە ئەو قەوسە بارانی سەریع یان بەفرێکی زۆر بباری ئەو قاعدەتانی زوو خۆی خاوێنکە لەو زروفە جەویەیان ئەشیا لە سەیر ڕانەوەسیتن مواد لە سەیر ڕانەوەسیتن بای مەسەلەن ئەو کە تەسمیم کرایە لە زروفی جەوی ئەمریکی تەسمیم کرایە لەوێن دەر جاروبار هۆریکەن توش دەبن کە بای زۆر خێرا توش دەبن ئەو قاعانە لەبەر شکلەکەی لەبەر شێوەکەی شێوازەکەی دەتانین بەرگری ئەو نوع بای و بارانی بکاتن.
قۆناعی دووەم لە قاعەبەستان ئێنتۆڵەکانە واتە پێش و پشتی قاعەکان دەبەسترێن پێشەوەی پەنالەکانی ئاسووی برێن بەرزکەینەوە پێویستە چانالێک ببەستین کە ڕەبتی بینی ئارک و ئینتۆڵەکان دەکات وەکو دیارە چانالێکی بەنەفسی مادە گالڤانیۆمە و لە ناو چانالەکەش سفنجێکی دادەنێن ئەو سفنجە ڕێگیری دەکات لە چوونە ژوورەوەی تۆز و خۆر و ئەو شتانە ئازار بە قاعەش ناگەیندرێت وەکو دیارە دوو شێوەمان هەیە ئینتۆڵەکان ئۆپندۆرمان هەیە لەگەڵ سۆلێتۆڵمان هەیە دەرکە واتە دەرکەی گەورە کە ڕۆلەیە بە گوێرەی پێویستی خاوەنکارەکە دەرکە گەورەمان هەیە کچکەمان هەیە ناوەند واتە سێ چار شێوەمان هەیە دەرکە بێجگە لەو دەرکانەش لە تەنشتە و دەرکە گەورەکە دەرکەی خزمەتگوزاریمان هەیە واتە دەرکە خەدەمی ئەویش بە گوێرەی پێویستی دادەنرێت واتە پێویستی لە لایەک بیت لە هەردوو لای قاعەکە بیت یەک بیت دوو بیت بە گوێرە ئیشەکان یعنی قاعەکان ئەو شێوەزە دەگۆڕێ ماوەی دروستکردنی حەسە پێداویستی کوانزێتەکەی دەگۆڕێ مەسەن کوانزێتی گچکە مۆدلاتی گچکە دەتانی خلا هەفتەی ئەمە مەسەن 4 مەترک بە 6 مەترک یان تۆزێ گەورەتربی 8 مەتر بە 10 مەتر ئەو قیاسانە خلا هەفتەکی دەتانی تەجهیزکەین ئەگەر فاوندیشنەکەی حازربی قاعاتی گەورەتر مەسەن حدود دەگاتە 1000 مەتر یان 1500 مەتر 800 مەتر هەر ڕوپێوەک بیتن کەمتر لە مانگێک دەتانی ئەمە تەجهیزکەین ئەگەر فاوندیشنەکەی حازربی فاوندیشنش حازر نەبی ئەمە قاعەتمان هەیە مەسەن 1470 مەتر تانیتمانە بە مانگەک و 20 ڕۆژ مانگەک و هەفتەک تەجهیزکەین کە بە جۆرەی پریفابریکێت و قاعاتی حازر ماوەی زۆر خێرایە ئەو ماوەیە سەبارەت بە نرخەکەی نرخەچین گونجاوە ئەگەر کۆمپێرێک بکەین یا مقارنەکە بکەین لەگەڵ نرخی بازار ئەویش دەگۆڕێ لەو مۆدل چەند مۆدلی گچکەترمی نرخیکمەک بەرز دەبیتەوە مۆدلی گەورەتر نرخی هەرزانتر دەبیتن چونکە مواسەفاتی زۆر تێدایە ئەو نوع قاعە ناتوانین مەسەلەن بە مەتر مربع نرخەچی معەن دانی چەندی مواسەفات مەسەن ڤێنتی ئیزافەکەی ئینلێتی ئیزافەکەی سکایلایتی ئیزافەکەی عازلی ئیزافەکەی ئۆڤەرهێدۆر ئیزافەکەی چەند مواسەفات لە ئیزافەکەی نرخەکەی لەگەوی دەگۆڕێتن.